Los Angeles. برلمان عراقی بریار دا وگرتا یاسایا کفنا هلبجارتنان توی دجاتیا اندامن سربخار. گلو دی باندورا ایریشن امریکا و ایرانی دی سوریا دا لسر روشا خلکی چند مازن با و لدورا واشنطن شاهی النوروزی و رزگرتنی لشورشا جینا امینی لإیرانی کرد گهاند نهاف. سڵاو و ڕێز و بەخێر هاتنەوە بەرنامەیەکی تری کورد کۆنەکشن لە دەنگی ئەمریکا لە واشنطن. پەرلەمانی عێراق ئەمڕۆ دووشەممە دەنگی دا بە گەڕانەوەی یاساکانی هەڵبژاردن کە دوای خۆپیشاندنەکانی دژ بە حکوومەت لە ساڵی 2019 هەڵوەشا بوون. ئەمەش تووڕەیی پەرلەمانتاری سربەخۆی لێکەوتەوە کە پێیان وایە بە قازانجی حزب و لایەنە گەورەکان دەبێتن. لە لایەکی ترەوە کۆمیتەی بەرگری لە پەرلەمان پێشنیازێکی دایان پێشنیازی گەڕانەوەی لەشکری عێراق بۆ هەرێمی کوردستاندا پێشکەشی پەرلەمانیش دەکاتن. لە هەمان کاتدا سەرۆکاتی هەرێمی کوردستان دوێنێ یەکشەمە وادەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دیاری کردووە. گوتەبێژی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاگەاندنێکدا گوتی کە سەرۆکی هەرێمی کوردستان فەرمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان خۆڵی شەشەمی دەرکرد کە لە ڕۆژی 18 مانگی 11 ئەم ساڵە دەکرێن. بەڵام هەندێک لایەن داوای هەموارکردنی یاسای هەڵبژاردن دەکەن وەک مەرجێک بۆ بەشداریان بۆ ئاگاداری وردەکاری زیاتر. پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵماندا. دڵشاد ئەم کاتت باش بە بریارەکەی پەرلەمانی عێراق دەست پێ بکەین. ئەمە چ واتایەکە بۆ بگەڕێنەوە یاسایەکی کۆن؟ دەخیل دیارە وەکاگەدارن کە پەرلەمانی عێراق لە دانیشتن و گفتوگویەکی پڕ لە کێشمەکێش و مشتومڕدا دیسانەوە گەڕایەوە بۆ یاسای سانتلیگۆ. سانتلیگۆ واتە هاوکێشەیەکی بیرکاریە کە تایبەتە بە بە ژماردنی دەنگەکان. ئەمەش ناڕزایەتی پەرلەمانتارە سەربەخۆکانی لێکەوتەوە و شەوی ڕابردوو یان بەرەبەیانی ئەمڕۆژ پەرلەمانی عێراق گفتوگویەکی پڕ لە کێشمەکێش و پڕ لە گرفتی بەڕێ کرد. دیارە ئەم یاسایە خۆتان ئاگادارن کە لە خزمەتی هێزە گەورەکاندایەوە لە ڕابردووە هێزە گەورەکان لە ژێر فشاری خۆپیشاندەرانی ساڵی 2019 دەستکاری یاسای هەڵبژاردنیان کرد. بۆیە جارێکی تر گەڕانەوە بۆ یاسا کۆنەکە و دەستکاریکردنی یاساکە و تووڕەکردنی پەرلەمانتارە سەربەخۆکان کە لە دەرەنجامی گۆڕانکاریکردن لە یاساکانە هاتوونەتە پەرلەمانی عێراق ئاکرێ بڵێن بە شێوەیەک لە شێوەکان پاشگەزبوونەوەیە لەو وعد و بەڵێن و بڕیارانەی کە دوای خۆپیشاندانەکانی 2009 عێراق هاتنە ئاراوە. باڵێ دڵشاد دیسانەوە پێشنیازی ئەوە کراوە هەڵبەتە لە کۆمیتەی بەرگری لە پەرلەماندا کە لەشکری عێراق سەربازانی عێراق بگەڕێنەوە هەرێمی کوردستان و حتا خاڵە سنووریەکان و ئەو شوێنانەی کە وەکو بڵێن شوێنی فدراڵین یانی فدراڵ ئەبێ کۆنترۆل بکاتن. ئەمە تا چەندێک داواکاریەکی جددیە؟ دەخیل من کەمێک لەمە بەرقسەم لەگەڵ چەند سەرچاوەیەکی عێراقیە کردەوە ئاماژەیان بەوە کرد کە ئەمە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان کارت فڕێدانە بۆ زانینی کاردانەوەی هەرێمی کوردستان. بەڵام وەکەوەی کاوان ئاماژەیان پێکرد ئەگەر بێت و مەسەلەی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان بەو ئاقارەدا بڕواکە عێراق دەیەوێەوە فشارەکانیان لە مەسەلەی نەوتدا بتوانن بە تەواوەتی بیسەپێنن. بێگومان وەکەوەی کاوان ئاماژەیان کە ڕێکەوتنێکی فەرمی لە نێوان عێراق و ئێرانە هەیە بۆ گەڕانەوەی هێزەکانی عێراق بە تایبەت بۆ ناوچە سنووریەکان و وەکەو سەرچاوانە کە من قسەم لەگەڵیانە کرد ئاماژەیان بۆش کرد کە پلانی دواتریش پلانێکە دژی ئەو هێزە کوردیانەی کە ئۆپۆزیسیۆنی ئێران وە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بنکە و بارەگان هەیە. بۆیە ئەوەی کاوان ئاماژەیان پێکرد عێراق ئەگەر بێت و پلانی لە مەسەلەی نەوتدا بۆ بچێتە سەر بێگومان لەسەر مەسەلەی سوپا، بێگومان لەسەر مەوزوعی کۆنترۆلکردنی خاڵی سنووری، لەسەر مەوزوعی فڕۆکەخانەکان لە هەموو ئەمانە لە داهاتوودا هەوڵ و مەحاوەلات هەبێ. دڵشاد لە هەرێمی کوردستانش بڕیادراوە دوێنێ بیسمان کە سەرۆکی هەرێم فەرمانی داوە هەڵبژاردنەکان لە 11 ئەم ساڵە بکرێن. یەکێتی بە تایبەتیش داوای هەموارکردن و گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان دەکاتن. تا چەندی ئیمکانی ئەوە هەیە کە
وەکو دەڵێن هەموارکردنی ئەو یاسایە بکرێ. دەخیل منەمەوێ ئاماژە بەوە بکەم کە قەرار بوو 2 هەفتە لەمەوبەر لە بارگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک لە نێوان حیزب و لایەنەکان و سەرۆکایەتی هەرێمە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە ڕای لایەنەکان لەسەر وادەی هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام کۆبوونەوەکە ئەنجام نەدراوە. گەرچی هەندێک لەو لایەنە ئاماژە بەوەکەن کە وەفدی سەرۆکایەتی هەرێم سەردانیان کردوون و بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن هەماهەنگیان لەگەڵا کردوون، بەڵام گرفتەکە لە ئێستادا لەوایە کە یەکێتی نیشتیمانی وەکو هێزێکی سەرەکی لەسەر ساحەی هەرێمی کوردستان بۆ حوپەیەی کە جوگرافیای بەدەستەوێ و هێزیە هاوشەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەوان ناڕازین لەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێ بەبێ یەکلایکردنەوەی مەسەلەی هەمواری یاسا و بەبێ یەکلایکردنەوەی مەسەلەی کۆمیسیاران و بەبێ یەکلایکردنەوەی کورسی کۆتاکان. بەڵام وادەکە دیاری کراوە تاکو ئێستا هیچ کات لەم هیچ شتێک لەمانە ئەنجام نەدراوە، گەرچی ڕێکەوتن و دانوستانیە لەسەری، بۆیە چاوەڕوان نەکرێ ئەگەر لەم ماوەیە کە لە ئارادایە بتوان بگەنە ڕێکەوتن لەسەر و مۆزوعانە ڕەنگە هەڵبژاردن گرفتێکی ئەوتۆی نێتە پێش، بەڵام ئەگەر بێت لەسەر مەسەلانە پێشوەخت نەگەنە ڕێکەوتن ڕەنگە گرفت دروست بێ. بەڵام خۆمان دەزانین کە هەرێمی کوردستان لە ژێر فشاردای بۆ ئەوەی هەڵبژاردن بکری و لایەنەکانش تا ڕادەیەک وەکو سۆزی ئەویان داوەکە دەیانەوێ هەڵبژاردن بکەن، هەموو لایەک دەیەوێ دەڵێ ئێمە دەمانەوەی هەڵبژاردن بکری، بەڵام ئەگەر هاتوو یانی ئەم ڕێکەوتنێک نەکرا لەسەر هەموارکردنی یاساکە، گۆڕینی یاساکە بەوەی شێوەی کە یەکێتی داوا دەکاتن بۆ مەسەلەی کۆتایی ئەقەلیات، ئەوە چی دەبێ؟ یعنی ئەو فشارە بەچی دەگاتن؟ یانیانش ئەگەر نەبوو هەڵبژاردن چی دەبێ؟ دەخیل فشارێکی گەورەی دەرەکی و ناوخۆیی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەو پێی کە هەڵبژاردن ساڵێک بەسەریدا تێپەڕیوە و بەپێی وتەی بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و تەنانەت ڕێکخراون هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناوبانگی لە دەسەدات. بۆیە ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان پێداگیری لەسەرکات و یەکێتی نیشتیمانیش باس لەوە کاکە ئەستەمە هەڵبژاردن ئەنجام بدرێ بەبێ گۆڕانکاری لە یاساکە و با بڵێن متمانەدانەوە بە کۆمیسیاران. بۆیە سەرباری فشارە نێودەوڵەتیەکان ئەکریا گەر بڵێن ڕێکەوتن نەگرێت لە نێوان یەکێتی و پارتیا ڕەنگە لە ڕووی واقعی و ئەمەلیەوە جارێکی تر ئاستەنگ بۆ هەڵبژاردن دروست بکرێتەوە. دڵشادان وەرپەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵمان بوو. زۆر سوپاس. زۆر سپاس بۆیەوەش. ئەمڕۆ دووشەمە کۆمپانیاکانی نەوتی هەرێم ڕادەگەینن کە لە سەرداوای حکوومەتی تورکیا کۆمپانیای بۆڕی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان عێراق بۆ تورکیا ڕاگیراوە. ئەم هەواڵە دوای ئەوە دێتن کە عێراق ڕۆژی شەممە دۆسەیەکی ناوبژیوانی دژ بە تورکیا تۆمارکرابوو لە دادگایەکی پاریس بردەوە. کامپانیای نەوتی کوردستانیش ڕادەگەینێ کە پێشبینی دەکەن داخستن بۆ ماوەیەکی کاتی بێتن. ئایا لەمە دووە هەرێمی کوردستان عێراق ئەو دەسەڵاتەی نابێ بەسەر سربەخۆیی نەوت فرۆشتن یان فرۆشتی نەوت بەسەر بەخۆیی؟ دکتۆر بیلال ئەحمەد وهاب توێژەر لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لە واشنگتن لێرە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دکتۆر بیانی باش، ڕەمەزانت پیرۆز بێ. سپاس. بیانی باش. سپاس. تۆ لەسەر ئەو وەزعی ئەو چەند ڕۆژە باسەکرێ چی دەڵێ؟ بابەتی نەوت و ئەوەی کە هەرێمی کوردستان دەسەڵاتی نەمێنێت بەسەر ئەوەی کە خۆی نەوتەکەی خۆی بفرۆشێ. جارێکی تر بەیانی باش کاک دەخیل، سپاست دەکەم. لە ڕاستیە ئەمەی کە ئێستا هەواڵە ئێمە وەکو تەحلیل و لێکۆڵینەوە ساڵانێکە تەوەقوعی دەکەین. هەرێمی کوردستان کاتی زۆری کڕی ئەم بڕیارەی کە محکمەی پاریس دەری کردووە، ڕاستی لە 2014 دەستی پێ کردووە. هەر لەو کاتەوە دیار بووکەوە دەستی عێراق باڵایە و بەهێزە، بۆیە هەمیشە چاوەڕێ ئەوە بووکەوە هەرێمی کوردستان کە دەمانزانی دەگاتە ئەم نەتیجەیە جۆرێک لە چارەسەر بۆ ئەم کێشەیە دروست بکە، ئەم بارانە کە دەمانزانی دەبارێت حلێک بۆ ئەو قڕە بکاکەوە ئەم بارانە دروستیەکات. بەڵام دەبینین تازە بە تازە وەکو هەواڵێکی لە ناکاو هەرێمی کوردستان تەعاملی لەگەڵ ئەکات تا 2 ڕۆژی تر و 1 ڕۆژی تر و وەکو حاڵەتێکی تەواوی تەعاملی لەگەڵەکەن بەداخەوە. باشە، دەرکردنی یاسای نەوت و غاز لە بەغا لە پەرلەمانی عێراق چارەسەری ئەم بابەتە دەکاتن؟
بەڵێ چارەسەری دەکات بەس وەکوتم نابێت لە کاتێکا کە هەرێمی کوردستان ئیسە زۆر لاواز بووە، ینی بە قسەکان پێویستی بە جوانکردن نییە. ئەمە دۆڕاندنێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان، چونکە حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکیا بەبێ هیچەوەی کە پرسێک بە هەرێمی کوردستان بکرێت یا هەرێمی کوردستان لەسەر مێزەکە بێت، خۆیان لە نێو خۆیانە لە محکمەی پاریس کەیسێکیان هەبووە و عێراقتیایە براوە بووە و تورکیاش پابند بووە بەم بڕیارە و هەرێمی کوردستانیش دۆڕاوی گەورەترین دۆڕاوی ئەم بابەتەیە. دەبوایە بەڕاستی هەرێمی کوردستان لەم ساڵانی ڕابردووە خەمی خۆی بخواردایە، چونکە ئەم ڕۆژە متوقع بوو، ئێستا بۆتە حاڵەتێکی تەواوی. دکتۆر بینات تۆ هەر باسی ئەوە دەکەی کە ئەبوایە هەرێمی کوردستان شتێکی کردبا، ئەبوایە چی بکاتن؟ چونکە خۆی دەزانی کێشەی دارایی لەگەڵ بەغا هەیە و بوجە لێ بڕاوە، کێشەی ناوخۆی هەیە، کێشە لەگەڵ وڵاتان هەیە. یعنی بەتەوەقعی تۆ یان پێشنیازی تۆ چی بوو ئەوان پێش ئەوەی بڕیارێکی وا دەربکرێت؟ ئەم پێشنیازانە من و چەنەها لە کۆڵەری تر و ینی ئەومانان کوردیشین بە تۆزێ بە زمانێکی دڵسۆزانەتر نووسیومانە کە بەڕاستی دەبێ یاسای نەوت و گاز کە جنابەت لە پرسیارەکەی پێشتر ئاماژەت پێکرد دەبێ ئەولەویاتی مفاوەزاتی حیزبەکانی هەرێمی کوردستان بێت لەگەڵ بەغایە. بەڵام وەکو بینیمان تەنانەت لە هەڵبژاردنەکانی 2021 و پرۆسەی دروستکردنی حکوومەت لە 2022 بەڕاستی ئەولەویەت نەبوو، مەبابەتی تر ئەولەویەت بوو، مەسەلەی سەرۆکایەتی عێراق ئەولەویەت بوو، مەسەلەی بەشەکانی حیزبەکان لە حکوومەتە ئەولەویەت بوو. ئەمە نەکراوەتە ئەولەویەتێکی تر، هەمیشە کات کراوە، هەمیشە فشار کراوە لەسەر عێراق لەسەر واشنگتن کەوا ئەم بابەتە دوا بخرێ و بڵێ دواشخرا بەشێکی بەهۆی کۆڤید، بەشێکی بەهۆی مردنی هەندێک لە ئەندامانی ئەو محکەمەیە. بەڵام لە ڕاستیە هەرێمی کوردستان سووری لەم کاتەوە نەگرتو بۆەوەی کەوا تۆخلی خۆی لە بەغا بەکاربێنێ بۆی کەوا کێشەیەکی ڕیشەیی بۆ ئەم مشکلەی کە ئێمڕۆ دروست بووە بدۆزێتەوە. بەڵێ ڕاگەیراوە کە ئەم داخستنی بۆڕیەکان یان ڕاگررتنی فرۆشتنەوە شتێکی کاتی دەبێ، هەڵبەتە دەبێ کاتی بچووکە عێراق دەوێت نەوتەکەی بفرۆشێ بە هەر شێوەیەک بێ، بەڵام خۆمان دەزانین بەو شێوەیە بەو بڕیارە خۆی کۆنتترۆلی دەکاتن. بەڵام لە هەندێک لایەن لە کوردستان هەن دەڵێن کە ئەم بابەتی فرۆشتنی نەوت شتێکی دەستوریە، مافی خۆیان مافی دەستوری خۆیانە. تۆ چی دەڵێ؟ ئەمە دەکرا ئێمە پار و پێرار باسی بکەین، بەس ئێستا یەکلایی بۆتەوە لەوانەیە بەدڵمان نەبێ قرارەکە، بەڵام واقعەکە ئەوەیەکەوە محکەمەی دەستوری عێراقی بڕیاری داوە کە هەرێمی کوردستان ئەم مافەی نییە و محکەمەیەکی ئیستحکامیش مافیاوە بە بەغدا کەوا ڕێگە بگرێت لە تورکیا بۆی کەوا ئەم نەوتە بفرۆشێ و تورکیاش ئەم نەوتەی ڕاگرتووە. ئیتر ئەو قسانی تری کەوا ساڵانێکی تر ئەکرێ بابەتی ئەکادیمی و تەحلیلی بێ، بەڵام ئیمڕۆ واقعەکەی ئەویشەوەیەکەوە لەم شەڕی دەستور و بۆری و بڕیاردانە بەداخەوە هەرێمی کوردستان دۆڕاو بوو، دەبێ ئێمە لە داهاتوو بڕوانین چونکە ڕابردووەکە تازە یەکلایی بۆتەوە. بەڵێ دکتۆر بلال حەزم دەکرد بزانم ئێستا ئەبێ هەرێمی کوردستان چ ڕەنگە ڕێکەوتنێک چ جۆرە ڕێکەوتنێک لەگەڵ بەغا بکە یانش چ جۆرە سازدانێک بکاتن، سازشێک بکات ببوورە لەگەڵ بەغدا بۆ ئەوەی ئەو بابەتە لە قازانجی ئەو بێ، لە قازانجی هەرێمی تا ڕادەیەک. چارەسەرێکی کوردخایەن کاک بەڵێنەوەیە کە یاسای بودجەی 2023 کە جۆرێک لە ڕێکەوتنی لەسەر ئەویشەوەیە کە هەرێمی کوردستان نەوتی خۆی دەفرۆشێت دەچێتە ناو سندوقێکەوە کەوا هەرێم ئیدارەی دەکات، بەڵام لەژێر چاودێری حکوومەتی فیدراڵی عێراق ئابێت. ئەمە چارەسەرێکی کوردخایەنە بەشێکە لە بودجە. چارەسەری درێژخایەن بەڕاستی بریتێ لە دەرکردنی یاسای نەوت و گاز کە ئێستا مفاوەزاتی لەسەرە، بەڵام هەڵبەتە بیرمان نەچێت ئیمڕۆ هەرێمی کوردستان لە موقعێکی لاوازەوە مفاوەزات لەسەر ئەو یاسایە دەکات. ئەگەر بۆ نمونە پێش ڕەفراندۆم بیکردایە موقعی هەرێم زۆر بەهێزتر بوو، پار بیکردایە موقعی بەهێزتر بوو، بەڵام ئێستا لە لاوازترین موقعایە. بەڕای من بەرپرسانی هەرێمی کوردستان خاڵی کۆتا ئەوەیە کە نەوت وەکو ئالەتێکی جیۆپۆلیتیکی نەبینن، بەڵکو وەکو ئامرازێکی ئابووری ببینن، واتە ئامانج لە نەوت بریتی بە پێشخستنی ئابووری و سەقامگیری ئابووری نەک مەشاریعی سیاسی. دکتۆر بلال زۆربەی خەڵکیان هەندێک خەڵک لە هەرمی کوردستان دەڵێن ئێمە قازانجمان نەکردوون لە فرۆشتنی نەوت، بۆ نمونە داهاتمان نەهاتووە، موچە نییە. یعنی ئەگەر فرۆشتنی نەوت هەرێم بکەوتە ژێردەستی عێراق ئەم بابەتە چارەسەر دەکرێت، مەسەلەی بودجە، مەسەلەی سەلەری وەکوبەی داهات و موچەی فەرمانبەران. لە ڕاستیە نازانین، ئێمە نابێ ئەحتیمال لەسەر ینی لەسەر با بڵین دڵسۆزی حکوومەتی بەغدا بکرێت، بەڕاستی ئەوە نەزانراوە. بەڵام ئەو قسەی کەوا جنابیشت دەکی ڕاستە،
خەڵک بێزار لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەستەکەن خێرەکەی بۆ حیزبەکان بۆ نەک بۆ خەڵکەکە و میلەتەکە بۆیە ئەم جۆرە قسانەی کە دەکرێت بەشێکە لە قسەی عاتفی و تووڕەیی ئەگەنا بەداتا هەرێمی کوردستان سوودی لەو نەوتە وەرگرتووە دەکرا سوودی زیاتری لێ وەربگرێ بەڵام بێسەروبەری و گەندەڵی ناو کەرتەکەوای کردووە کە بێسومعیەکی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی شاهبێت بەڵام بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمەکەوە ئێستا تازە کە دەستی کەوتۆتە دامێنی حکوومەتی عێراقی دەبێت لە خەمی هاوڵاتیانە بێت تەنها خەمی ئەوەی نەبێت کە بڵێ خەتای بەغایە و بیان و بدۆزێتەوە بەڵکو بێت بەڕاستی خەمی هاوڵاتیان و مەعاش و مەسلەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە جارێکتر پێش بخرێت ئەبێت سوقلی سیاسەتی هەرێمی کوردستان بەرەو بەغا بڕوات چونکە تازە کەمان لە مشتیانایە. دکتۆر بلال ئەحمەد وهاب توێژەر لە پەیمانگەی واشتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لە واشتن لەگەڵمان زۆر سوپاس. سپاس کاک دەخیل. سیروان بارزانی di hevpeyvînekê de digel dengê Amerîka biryara dadgehekê di qazanca kampanyeka Kuwêtî de ji bo cizakirina kampanya Korek Telecom bi bêtirî milyarek û 600 milyon dolaran red dike û dibêje ew dûr bû ji rastiyê. بتأكيد إما سركوني أم بريارة دكين وهيج حقي تدانيا وأكيد إما تمييزي شيء أكين چونك دور لراستي يعني دور لراستي بلام چون لسر چه بنمایك چون كراوة أما تفاصيل كشت لا إيمانية بلام بتأكيد بوشي وازيك بلين برياري لدر چو جبجي ناكري چونك نحقه وأكيد پیدا چونه اکری و تمیز اکری و من مطمئنم که باوشی وی که در چوه گوران کاری کی زوری بسر داته چون که زور دوره را راستی. سیروان بارزانی کوته گوتن خودی کورک تلکوما گوت در دنگ امریکا کو کشه کمپانیا کویتی دگل بغداد بو نه دگل ما. او بریاره که الان هاو بشی اورنج و آجلتی لگل کورک نما و تک چوه حکومت عراق بریاری دو. بدستی ایمانیه تنانت که بریارکش در چوه هاتوه چون که بلین بارگای کارک لکردستان لهولیره که بریارکش در چوه اما موایی که یک جار زور نزدیکی 2 سال محاوله من کرد جبجه نکرده تا کش اخوان لبقا چارەسەر دەکەن بەڵام نەبوو. ji encamê baranên boş duh yekşemê lehî li navcadên bajarê Necefê başûra Iraqê rabû. Otomobîl, dukan û kargeh ji ber baranê neçavekirî dibin avê de man. Çend malbat neçar bûn ji malên xwe derkevin li taxê El Emîr ku bitir ji her cihekî dî rastî lehiyan bibû. دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دن پزانین و نوچین جیهانه بری چند روزان ایرانی ایریش کرد سر بنگهین کوالسیون نفت نتوی لسوریه. امریکا جی برسفدا. لینها پرس آوا گلوی باندورین وی شری لسر روشا سوریه هبا شوپینر باور دکن کو روسیا و داعش و جوی شری سودی ورکرن. پامیر دنگی امریکا زان عمر لقامشلو افراپور چاندیا. روجلات سوریه بوی میدانک روبروبونه دنافبرا هزن امریکی و میلیسن بسر ایرانی و میلیسن ایرانی به موشک و درونان ایریشی بنگهن کوالسیون ناونتوی شر دجی داعش دکن که هزن امریکی لور بجینه امریکا جی برسوا وان ایریشان ده لگوری چفدیران ایریش میلیسن ایرانی لسر هزن امریکی وکه در فتکه جبو داعش گوب هزب به. The purpose of the United States in ئارمانجا ئەمریکا لە سووریێ پشتەوانیە هەسەدەیە ji بۆ بەردەوامیە تێکبرنا داعشێ لێ ئیران و ملیسên ئالیگرێ wê bala hêzên Emerîkî ji Daişê dûr dixin.
و داعش دکاره هیز و راحتی بدست بخه دماغو ایران ایریشان لدجی هیزن امریکی و حسده دکه لالیه کیدن هیزن بسر ایرانی و لدورن جیر کنترول رژیم سوری چالاکن و ایریشان پیکتینن لگوری شروعکاران روسیا جی وک دولت که بهیز لدور دخوازه رولا امریکای لسوری قلس بکه روسيا اوجد هريمه ده اوجد خازه افتف لهويه شباب حطاكو يعني هناك امكان بين امريكا ده هريمه ده هناك تنقاف بك نكان به كو اوقاس هيزن قصده بهيز بك الوي هريمه ده الهمبري ريجيم يجي الهمبري ام بين ايراني هفته ابوری لبارگه که نزیکی رمیلانه لباکور و رجلات سوریه ده ایریشه که به درونان این ایرانی ده کارمنده که امریکی هاتا کشتن کارمنده کی دن و 5 لشکرین امریکی بریندار بون پاشره بالافرین شرعین امریکای به فرمان سروک امریکای جو بایدن لپارزگاه دیرا زوره و دورین البو کمال و المیادین این رجلات سوریه ایریشن عزمانی لسر خال لشکریین گروپین بسر ایرانی و پیکانین حسده هول دیده گوه دورین باکور و رجلات سوریه جشر ایران و امریکا دور بخه لی دیاره جارنا اف هولدان تیک دچن و ایریش پیکتین زانا عمر دنگ امریکا قامشلو جان کەربی و تەبێژی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی کۆشکی سپی دوێنێ یەکشەمە ڕاگەیاند کە سۆرۆک بایدن پابەندە بەهشتنەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و دوا بە دوای هێرشی کۆمەڵێک چەکداران کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن. کەربی بە تەلەڤیزیۆنی CBS گوت کە ئێمە هەمیشە کار دەکەن بۆ بەرگریکردن لە سەربازەکانمان و بەرژەوەندیەکانمان لە هەر شوێنێک بن. خەسرۆ ئەڵماسی خوێندکاری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی جانز هاپکینز لە واشنگتن لەگەڵماندایە بۆ وتوێژ لەسەر ئەم بابەتە. بەیانی باش کاخسرۆ پرسیاری ئەوە یەکەم ئەوەیە بۆ ئێران لەم کاتەدا و لە ناو سووریادا هێریش دەکاتە سەر بنکەیەکی ئەمریکی. مەسیجەکەی چی بوو؟ بەنێوەش باش کاک دەخێ زۆر سپاس لە ڕاستیدا ئەم جۆرە هێرشانە لەلایەن ئێرانەوە بۆ سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا شتێکی تازە نییە. لە چەند ساڵی ڕابردوودا بە دەیان جار هێرشی لەو جۆرە کراوە ئەم جارە کوشتن و برینداری لێکەوتۆتەوە و استراتیژی ئێران لە سووریادا و لەو جۆرە هێرشانەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ بدات هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بکشێنێتەوە واتە هەزینەی هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا زیاد کات بۆی کە ئەمریکا بڕیارێکی لەو شێوەیە بدات کە و هێزانەی بکشێنێتەوە و ئەم ئەجەندا بەرەو پێش دەبێت. کاخسرۆ ئێمە چی دەزانین لەبارەی زیانەکان و لە کاریگەری هێرشەکانی مە دەزانین کە پەلاماری فڕۆکەیەکی بێفڕەوان درۆنێکی کە سەر بە ئەو کۆمەڵانن سەر بە ئێرانن کارمەندێک لەگەڵ هێزەکانی ئەمریکی کوشت پێشەند ڕۆژێک وە چەندێکش بریندار بوون بەڵام ئەو پەلامار و ئێریشانی کە فڕۆکەی ئەمریکی دەکەنە سەر بنکەکانی کە بەناو سەر بە سوپای پازارانی ئێرانن لە ناو سووریادا کاریگەری ئەوانە چەند بووە زیانی ئەوانە هەبووە دەزانین یاننا؟ بەڵێ بە پێی و زانیاریە سەرەتانەی کە هاتوونەتە دەرێ ئەو هێرشە بەرسیڤانەی یا تەلافی جویانە تا ئێستا دەڵێت کە زیاتر لە 19 کەس لە هێزەکانی سووریە هێندەکان 3 بۆ 4 کەسی بە بزانام سەر بە سوپای سووریان یعنی هاوڵاتی سوورین و ئەوانەی دیکان سەر بەو گروپە میلیشیانن کە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن. ئەمە وە لەو شۆنانەی کە بڵێین ئەم هێرشە لە ڕۆژی پێنجشەمبەدا بۆ سەر بارەگاکانی ئەمریکا کراد ئەو شۆنانیان کرد ئاماژ لە ڕۆژی هەینی و زانیارەکان تا ئێستا باز لە ئەو ژمارە دەکەن. یعنی ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی بە پێی ڕاگەاندنەکان کە ئێمە لە جۆن کەربیمان بیست و لە پێشترش لە ئەفسەرێکی پایە بەرزی پێنتاگۆنمان بیست کە ئەمریکا سوورە لەسەر ئەوەی کە هێزەکان لەوێ بمێنن بەڵام ئەبێ بەهۆی ئەوەی زیاتر پشتیوانی لە هێزەکان بکەن بۆ ئەوەی تا ڕادەیەک ئەو هێزانەی کە بەسەر ئێرانن زیاتر نەتوانن هێرش بکەن یان زیاتر نەتوانن پێشکەوتن بکەن لە سووریادا.
بڕیاری ناردنی هێزی زیاتر بۆ سووریا لە ئێستادا من بە بڕیارێکی ئەزانم. من باسی پشتیوانی ئەمریکا دەکەم بۆ ئەو هێزانەی کە لە سووریا کات نەک ناردنی هێز. بەڵام ئەو هێزانەی کە لە سووریا ماون نزیکەی ژمارە نزیکەی 900 کەسە لە هێزەکانی ئەمریکا تەنیا شوێنێک کە دەتوانین بڵێن لەوانێ پشتیوانیان لێ بکرێت لەن سنتکام یان ناوەندی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەیە و هەروە لە عێراقەوە لەم هێرشەشدا بۆ زانیاریتان بەشێک لەو هێزانەی ئەمریکا کە بریندار بوون و برینەکان قورس بوو دەست بەجێ ڕاگۆزران بۆ بنکەکانی ئەمریکا لە عێراق لە ناوچەکەەوە لەوانەیە بڵین پشتیوانی لەو هێزانە بکرێ و ئەو بە دوو فڕۆکەش ئەو فڕۆکانە خۆ لە سووریا جێگیر نین لە فەرماندەی مەرکەزی ئەمریکاوە هەستان و شوێنانیان لە ئامانج بەڵام وەکوی کە بڵێن ژمارە و هێزانە زیاد بکرێت بە بڕای من لە ئێستادا ئاستەمە. کاک خسرۆ لە راپۆرتەکەماندا بینی پێشەندێک کە خەڵکەکە یان شیکەرەوان لەو بڕوادان کە داعش و رووسیا سوود لە شەڕێکی بەو شێوە لە نێوان هێزەکانی کوالسیۆنی نێونەتەوەیی لەگەڵ ئەو هێزانەی کە بەسەر سەر بە ئێرانن ڕوو بداتن ئەوە رووسیا و داعش تا ڕادەی قازانج لەوە وەردەگرن تا چەند یعنی هێزەکان ڕێگا بەوە بدەن دەدەن کە ئەمە ببێ یان هەر لانی کەم ڕێ لەوە بگرن کە داعش سوود لەو شەڕەوە گرێ. ئەو جۆرە تێبینێکی دروستە ئامانجی ئێران وەک باسم کرد دەرکرد کارێکە کە هەزینەی هێزەکانی ئەمریکا زیادەوە لە ناوچەکە بکشێنەوە بەڵام هێزەکانی ئەمریکا تا ئێستاش بە بیانووی شەڕی داعش لە ناوچەکە هەن و ئەو شەڕی داعش بە هاوانگی لەگەڵ هێزەکانی سووریای دموکرات کە لایەن کوردەکانەوە سەرکردایەتی دەکرێت بەردەوامەوە هەر جۆرە ئاڵۆزیەک گیانەوە بە دڵنیاو دەبێتە بەهێزتربوونی داعش و هەروەها رووسیا من پێم وایە کوردەکان دەتوانن لەو استراتیجە هەڵگ وەرگرن بە تایبەت لە ئێستادا کە رووسیا شەڕێکی لەگەڵ ئۆکراین ڕاگەاندووە ئەمریکا دەتوانێت لەو ڕۆوە ڕۆڵی زیاتر بجێڕێ و پشتیوانی زیاتر بۆ شەڕی لە ڕێگەی شەڕی داعشەوە بۆ خۆیان مسۆگەر بکەن. کاک خسرۆ ڕەنگدانەوەی ئەم پێش هاتەی چەند ڕۆژی ڕابردووە لە ناو ئێرانە چوون بوو. کاک دەخیل ئێران بەڕاستی یەکێک لە ئامانجەکانی هەرەوە بوو کە بتوانێت هەمیشە لە ڕووی سایکۆلۆجیەوە دەیەوێت بڵێت ئێمە بەهێزین ئەمریکامان بە چۆک داهێناوە هەڕەشە دەکەی لەسەری و ناتوانێت وەڵام داتەوە هەمیشە لەو جۆرە هێرشانە کەڵک وەردەگرێت بۆی کە لە ناوخۆی ئێران کەڵک وەربگرێت بۆی کە ئەجەنداکانی بە خەڵکی ئێران بفرۆشێتەوە بەڵام وەک بینیمان کاردانەوەی هەبووە و هێرشە و وەک باسم کرد تەنانەت بازەوە دەکرێت لەو 19 کەسەی کە کوژراون 6 یا 7 کەسیان سەر بە سوپای پاسداران ئێرانەوە بڵێن هاوڵاتی ئێرانی بوون. بۆیان لە ناوخۆی ئێران وەک حکوومەت دەتوانین بڵین کە سەپۆرتی ئەو پشتیوانی لەو جۆرە هێرشانە کرد بەڵام خەڵکی ئێران ڕایگشتی ئێران دژی ئەو جۆرە هەڵس و کەوتانە و دەستوەردانانە وەک لە شۆڕشی ژنجیان ئازادی دەیبینین خەڵک دژی سیاسەتی دەزوەردانی کۆماری ئیسلامیە لە ناوچەکەدا و بە زیان بۆ بەرژەوەندی گشتی و ئاسایشی نیشتمانی وڵاتەکەی دەزانم. کاخسۆ پرسیاری کوتایم ئەوە لەسەر درۆنەکان کە دەوتری ئەو درۆنێک کە باکار هێناوە بۆ پەلامار یان هێرشکردن لەسەر بنکەکەی کوالسیۆنی نێونەتەوەی لە سووریادا هەمان درۆنی ئەوە بوو کە ئێران بە رووسیا دەداتن بۆ ئەوەی لە ئوکرانیا بەکاربێت تا چەندی ئەم زانیاریە ڕاستە؟ ئەوەندەی من تێبینیم کردووە تا ئێستا دەزانین کە ئێران هەم لە موشکدا هەم لە درۆنە بەهێزترین وڵاتە لە ناوچەکەدا تا ئێستا پارچەکانی درۆنەکە کۆکراتەوە خەریکن هەڵسەنگاندنی بۆ دەکەن دەکرێت بەڵام تا ئێستا دەرەنجامی کۆتایی بەردەست نییە بۆ جارێت لێکۆڵینەوەکان بەردەوامن بەڵام بە دڵنیاییەوە درۆنێکی
درونێک بووە تا ئێستا دەزانین کە درۆنی دروستکراوی وڵاتی ئێران بوو. خسرو ئەلماسی خوێندکاری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی جان هاپکنس لێرە لە واشنگتن لەگەڵ ماموو زۆر سوپاس. سپاس بێوەش. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کورد لێ تورکیە لە بەندەی ناکو دە هەڵبژاتنین مەها گوڵانی یەن سەرۆکاتێدا لێ دیژی سەرۆکێنها ڕەجەب تایب ئەردۆغان ڕۆڵێکی دیار و خەدی بڕیار بلەیزن. ئەو دیبێژن ئەو دخوازن ئەمە ژیانەکە بە ئازادی و وەک هەوی دە وڵاتێکی ئازاددا هەبە. دەمەکە درێژە کورد ji nav siyaseta Tirkiyê hatine dûrxistin lê dibe ev rewş berevguhertinê biçe. Helbijartinên giştiyên meha Gulanê wê diyar bikin ka piştî 20 salan deshelata serokê Tirkiyê Erdogan wê li ser deshelatê bimîne yan ne. Di gel rapirsiyên ku nîşan didin piştgiriyek hevseng di navbera hevbendiya Erdogan û opozisyonê hene. ئەم چاوەڕێنە ئەفرەژێمە نەمینە ئەمێ ji bo wê şer bigeyn me hîviyên mezin bi helbijartinan hene em hîvîdarîn pêvajoyek be ku hemî mirov bi rengên xwe têda hebin em ê ji bo vê tê bikoşîn ji bilî çûnê çi bijardek bo vê rejêma diktatûr nemaye daxwaza me azadî wek heviye ji bo avakirina jiyaneka azad di welatekî azad da. Partiya Demokratîk ya gelan HDP ya alîgiriya Kurdan dike dikare guhertinê çê bike. Erdogan û AK Partiya wî jî di dijwartirîn demên helbijartinan rûberû dibin. Ji dema deshelata wî û enflasyon jî zêde bilind bûye. Her wesa hikûmet rastî rexneyên erdheja meha borî dibin ku bi hizaran kes hatin kuştin. Rapirsî nîşan didin ku hem ji bo serokatiyê hem jî ji bo perlemanî hevrekiyek berteng heye. Di van 7-8 salên dawî de hikûmet berevacî tiştên ku di salên borî de digot dike. Erdogan bi gotina ew ê pirsgirêkên demokrasî, mafên mirovan, azadiyan û pirsgirêka Kurd çareser bike hat ser desthilatdariyê û ev gotin heta sala 2015 bû. Di 8 salên dawî de siyaset hatin guhertin û wî azadî, demokrasî, mafên mirovan û pirsgirêka Kurd bi pişta destê xwe ji holê rakirin. Bi salan Erdogan xwenezîkî Kurdan dikir ku 20 ji sadî xelkê Tirkiyê pêk tînin. Wî piştgiriya Bakur Rojhilatê Tirkiye ku piraniya wan Kurdin wergirt. Bi rêya bizavên piştgiriya mafên Kurdan û pêşveçûna aborî û hewildaneka bidawî înana şerê digel çekdarên Kurd. Lê ev piştgiriya hêdî kêm bû û hikûmeta Erdogan helwestek tund ya neteweperest da pêş. Hêlên Sindî, Dengê Amerîka. ji bo şirokirinin dawî li ser rewşa Tirkiye taybet jî ya hilbijardina Emrûkan hevkara xwe Ozlem yasa ku na li stûdiyê bimiraye Ozlem te bi xêr hatî me dixwast em bizanin ku peyamê ku herî dawî ew e du namzedên dî ji bo hilbijartinên serokatiyê derketine. Ev çi watayê dide? Belê dexîldi berbijarên nû yek bi navê Muherrem înce ku berê berbijarê serokkomariya CHP bû. û partiyek piştî hilbijartinan ji xwe darxist bû serokê hevdem Partiya Memlekete û adı jî Sinan Ogan o gün ku ew jî îtifaqek ji çar partiyan ku wekî neteveperest û rastkir têne naskirin û ji MHP veqetiya bûn berê wa jî serî lê dabû dexil hêjayê bil ev jî îro hat piştrast ku ew ê bibin berbijar li gor sîstema hilbijartina Tirkiye ger partiyek ya jî kesayetiyek li parlamena Tirkiye nûnertiya wî nebe di bo serîlêdana berbijariya serokkomariyê dibe 100,000 serîlêdanên nivîskî yê kesayetî werin kirin. Ev pêvajo Ew bû ji her duan re? Ev pêvajo di 22 adarê de dest pê kiribû û îro dawî dibe îro ev her duwana ji 100,000
سریلیدانان درباس کرن و بون اندام به تواهی نه کسان سریلیدا بو و بون ایروس حتی چند هجمار ساعتان داجی اف پیواجو اوی بداوی ببه باشا ام دزان هالبجاتن یارینا لی نامزد کرنا وانا یاریک بعد قازان جالایانی که دا اردوغانیان کلشدار اوگلو یا نه لگو شیره و کهران اف بده بجمندیا اردوغان دایه و لگو راپورتین مدیایی جی اردوغان همو ریخستنین خونه حرمی کریه تفگیری کو هرنس جبو وان کسانا سری لیدن لگور جاجی لراپورتان او شیرو و کاران دبیجن کو هر کی بربیجار زیده بن اوی ده برجواندیا اردوغان به جبر کو اوی ده ناو اپوزیسیونی ده پارچه بون هبه چه ببه باشا اوزم دخواست بحثی راورگتنا بکم کو نهار ده درد کبن راپرسی درد کبن کا پشتوانی لیکی بترتی کرن جا چل جمتهایا داخل د مها اداره ده ما 11 کمپانیین راپرسینن جدا çekirin امکانم بجین چهار هب د قادن بنگهinde یک د نوبرا رژیا دنگین Erdoğan و Kılıçdaroğlu da. O yekşi tizani ev hilbijartına ne tene hilbijartının sero komariye her dem hilbijartının parlamentoyeji. Ulugor va rapersinin yanzde kompanyan de meha adare de menci lugor hesap kır de rejaya navengiya Erdoğan خویا دکه کو و Kılıçdaroğlu da peşiye daye جتلو چار حتی 53 و Erdoğan ji خویا دکه جسی و نهان حتی چلو دوا ev تی رژیا کو د نوبرا هر دوا دا لگور جسدی چار فرقیه لیلوردا خالق گرین که جبر کو هن جوان راپرسینانا جبر بریا کو HDP بربیجاره در نخست بو هاتیه دیا البته یعنی دیبیجر کو اگر HDP آنکار اویجی تیوی دنگین حساب کرنا HDP نه بله و قازانجا کلوجدار اغلو دبن وسا خویا دکه تیوی کو HDP بناف دیار نکریه هینا لی دیبیجا شرطی کردام یکی او بیکو سما سرکاتی نبینه بسر سما پارلمان لوماد راسته تیوی کو ناوه Kılıçdaroğlu به فرمی دست نشان نکریه سو نسه لی جبر کو بربیجاره نشان ندا او تیم واته کو اوی Kılıçdaroğlu پیشنهاد بکن اوزلم بتنی نحل بجاتنی سرکاتی پارلمان جهنو تدی پارلمان خوالی ده صلاته دوی مسئله ده دوی مجاری ده ایجاد چه هایی لسر مثلا هالبجاتنی پارلمان بله داخل لگور هالبجارت لترکیه جسدی زیده تر سیاسی پارتیین سیاسی هنه لیتنی 36 parti وکی مفتار لگور قانون و قایدیان هات دست نشان کرن کو تکیون هالبجارتنا لگور دیسا راپرسینین meha adare خویا دکه کو وک پارتیا Erdoğan AKP de peşiye daye به جسدی 32.8 partiya dünya CHP'ye asisiya ji HDP خویا دکه ez باور دکم کو د مهانیسانه ده ام پرتن راپرسینا bunu bibinin و bu kampanyanın siyasi partiyen siyasi ji epvajo pırtır zelal bebe بگومان اوزلم امیش نها پاش ده هطه البجات دبن امی روزانه بشوپینن که ترکیه چه ده به البجاتن چان تکرن و امی رومالما و بردام راست ویش سپاس اوزلم برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه جان کربی بردف که انجمن اولهیه نتوی اکوش کاسپی گوته تلویزیون CBC کو امریکا نشان ندی تنا خویا بکن کو سروک روسیا ولادیمیر پوتین خو آماده دکا کو چک ناوکی بکار بینا کربی گوت از دکارم جوارا بیجم کو ما تشت ندی تنا نشان بده کو پوتین آماده یا
بە هەر ئاوایەکی لە ئۆکرانیا چەکی ناڤۆکیە تەکنیکی بەکاربینە و ما تشتێک نەدیت یەک و ببە سەدەمێک و ئەمسیە استراتیجیا خۆیان ڕێگرتنێ لێ بکارینانە چەکی ناڤۆکی بگوهڕن. ڕۆژە شەمویە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین گوتو بوو و رووسیا دێ چەکی ناڤۆکین تەکنیکی لە بێلاڕووسێ بجێ بکە. پوتین ئەف پەیامێ هوشداریە ژە ناتۆ ڕاشاند ژە بەرپرسگریکە یان پشتگیریە وێ لەشکری ئوکرانیا ڕا و هەروەسا ji bo gurkirina bersîngirtina bi Rojava re. û Serokwezîrê İsraîlê Benjamin Netanyahu wezîrê berevaniyê Yoav Gallant ji kar derxist da ku çeksaziyan di sistemê dadweriyê de bike. Dema ku nûçeyê ji karxistina yan derxistina wezîrê berevaniyê belav bûî به دهان هزار خۆپیشاندەر ئاڵایەن ئیسرائیلیên سپی و شین هەڵدان دەرەنگیە شەڤیدی سرانسەری وەڵاژی دەرکەتن کۆلانان گرسەیەکە گەل لەبەر مالا نەتەنیاهو یا لە ئۆرشەلیمێ کۆم ببوون دەمەکی داوانشیا بربەندێک ئەولەهی بشکینن لەڤان داویان سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بە سەرۆکوەزیرێ ئیسرائیلێ بنجامین نەتانیاهو ڕا ئاخفت بوو و تەکەز لەسەر نرخێن دموکراتیک کرد و تم بوونا نیشانە تێکەلیەن باش ئین ئەمریکا و ئیسرائیلێ. نەتەوەی گرتوەکان و حکومەتەکانی سەرانسەری دنیاش بە توندی ئیدانەی سنووردارکردنی خوێندنی کچان و دامەزراندنی ژنان لە ئەفغانستان کردووە. لە هەمان کاتیشدا کۆمەلگای نوێنەتەوەی هێشتا دوودڵە لە دانپێدانانی فەرمی بە حکومەتی تالیبان هەرچەندە هەندێک وڵات نوێنەرایەتی دیپلۆماسی چالاکیان لە ئەفغانستاندا هەیە لەوانە پاکستان، تورکیا، قەتەر و چینش. کچان ئەوانەی لە ئەفغانستان دەخوێنن هێشتا تەنها ڕێگەیان پێدراوە هەتا پۆلی شەشەم بخوێنن بە پێچەوانی هاوتایانی کوڕانیان کە دەتوانن زیاتر درێژە بە خوێندن بدەن. خوێندنگەکان بۆ خوێندنی ساڵی نوێی خوێندن هەفتەی ڕابردوو کرانەوە بە بێ بەشداری کچانی تەمەن نەوجەوان. ئێمە داوا لە تالیبان دەکەین ڕێگەمان پێ بدات دوای پۆلی شەشەم درێژە بە خوێندن بدەین لەبەرەوەی ئەگەر ڕێگەمان پێنەدەن درێژە بە خوێندن بدەین هەتا پۆلی 12 ئەوە هەموو ئەو ساڵانەی خوێندومانە بە فیرۆ دەچن. دەسەڵاتدارانی تالیبان خوێندنی ناوەندی و دواناوەندی و هەروەها زانکۆیان لە کچان قەدەغە کردووە و کارکردنی ژنانیشان لە بەشی زۆری بوارەکانی کارکردن قەدەغە کرد. لەوانە ئەو گروپانەی لە بوارەکانی ناحکومەتیدا کار دەکەن. زانکۆکان لە دوای پشووی زستان لە سەرەتای مانگی سێدا کرانەوە بەڵام ڕێگە بە خوێندکارانی کچان نەدرا هەروەها قەدەغەش خرایە سەر ئەوانەی لەگەڵ ڕێکخراوە ناحکومەتیەکان کار دەکەن. من زۆر خۆشحاڵم کە ئیماراتی ئیسلامی ڕێگەی پێداوین بین بۆ خوێندنگا بەڵام ئێمە داوایان لێ دەکەین ڕێگا بۆ خوێندن بە خوێندکارانی کچانی لە پۆلی 7 بۆ 12 بدەن لەبەر ئەوەی پیاوژن مافی خوێندن و فێرکاریان هەیە. تالیبان لە ئەفغانستان لە سەرەتادا بەڵێنی حکومڕانیەکی زیاتر میاندڕەویدا دوای ئەوەی لە مانگی هەشتی ساڵی 2021دا دەستیان بەسەر دەسەڵاتدا لە ئەفغانستان گرتەوە بەڵام لە بری بردنەسەری ئەو بەڵێنانیان قەدەغەی گشتگیریان سەپاند هەروەها ڕێکاری دیکەیان پەیڕەو کرد ئەوانەی ڕێگری لە ئازادیە سەرەتایەکان دەکەن. پیاوان و ژنان هەمان مافیان هەیە هەروەها ئێمەش مافی خوێندن و چوون بۆ خوێندنگەمان هەیە بەڵام ئێمە ئایندەمان دیار نییە. ئایندەی ژنان بە فیرۆ دەچێت لەبەر ئەوەی ناتوانن بخوێنن و بچن بۆ خوێندنگا. حکومڕانانی تالیبان لە ئەفغانستان فەرمانیان داوەتە ژنان لە شوێنە گشتیەکاندا جری سەرتاپاپۆش لەبەر بکەن و هەروەها قەدەغەی چوون بۆ نێو پارکەکان و ناوەندەکانی وەرزشیان لێ کردوون. سمکو عەزیز دەنگی ئەمریکا. پاپ فرانسیس مەزنەوەڵداری کاتۆلیک قانونە کەنیسەیە 2019 نو کرد بە ئەرمان جاک و قەشە و ئۆلدارên پایە بلند بەرپرسیار بن دەمەک و هەوڵ ددن دۆزین زێدەگاویên سکسی vەشیرن. یاساکە پێشتر میکانیزمی وردی بۆ لێکۆڵینەوە لە قەشە و سەرۆک ئاینەکان داڕشت بوو بەڵام جێبەجێکردنی نایەکسان بوو ڕزگاربووانی ئەو دەستدرێژیانە ڕەخنەیان لە ڤاتیکان گرتبوو بەهۆی بەردەوامی نەبوونی شەفافیەت سەبارەت بەو دۆسیانە. فراوانکردنەکە وەڵامێک بوو بۆ ئەو حاڵەتە زۆرانەی کە لەم ساڵانەی دوایی داهاتنە ئاراوە کە سەرکردە ئاینەکان دەسەڵاتی خۆیان خراپ بەکارهێناوە بۆ ئیستیغلالکردنی سەکسی خەڵق لەژێر چاودێری یان دەسەڵاتی ئاینی خۆیاندا. لە پێناسەکەدا هاتووە
قوربانی دەشێت هەج کەسێک بێت کە لە حاڵەتی لاوازی دابێ کەمی جەستەیی یان دەرونی یان بێبەشکردنی لە ئازادی کەسایەتی کە لە ڕاستیدا تەنانەت ناوبەناو توانای تێگەیشتن و یا ویستنی نابێت بە شێوەیەکی کاریگەر بە ڕنگاری دەستدرێژی کەرەکەی ببێتەوە. Questo credo possa essere letto come دەکرێت ئەمە وەک ڕوونکردنەوەیەک بخوێندرێتەوە کە چۆن دەبێت کڵێسا گرنگی بە خەڵکە هەرە لاوازەکان بدات واتە هەر کەسێک دەشێت ببێتە قوربانی بۆیە دەبێت دادپەروەری هەبێت ئەگەر قوربانیەکانیش وەک ئەمانە بن واتە گەورە ساڵانی لاواز ئەوە دەبێت دەستوەردانی زیاتر بکرێت بۆ بەرگریکردن لە شکۆمەندی و ئازادیان. داکۆتیکەران لەو دۆسەیانە دەڵێن چاکسازیەکی گشتی بە کۆمەڵ پێویستە نەک تەنها گۆڕانکاریە بچووکەکانی کە ڕۆژی شەممە پاپا فرانسیس ڕایگەاند. بەشێک لە پرۆسەی دادوەری جگە لە چاکبوونەوە هوشیاریە کە خەڵک لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت لە سەرکردەوەکانیان کە پێم وایە نایەکسانی هەیە و دەبێت بە شێوەیەکی یەکسانیتر بەڕێوە بچێت کە ئەوەش زیاتر پێویستی بە جۆرێک لە ڕاهێنان و ڕێباز و پرۆتۆکۆل هەیە ڕێنماییەکان بە تایبەتی بۆ باڵوێزەکان و نوێنەرانی پاپا کە هەندێکیان ئاگادارکردنەوەکە دەخەنە سەر ماڵپەڕەکانیان هەندێکی تر نایخەنە سەر. ئەو گۆڕانکاریانی پاپا فرانسیس وەک وەڵامێک بوو بۆ ئەو دایان ساڵەی پەردەپۆشکردن لە سەردۆسیەکانی دەستدرێژیکردنی سەکسی سەرگەورە ساڵان و هەروەها منداڵانی خواردەمەنی یاسایی لەلایەن دەسەڵاتدارە ئاینیەکانی کڵێسەوە. شایان پاشا، دڵی ئەمریکا، واشنگتن. لە هەرێما واشنگتنی کوردان ئاهەنگە نەورۆزی ژ بۆ نیشاندانە یەکیتی و هەفگرتنی بەکارئینە نەورۆزە ئەفساڵ هەربەت جودا بوو ئەو تایبەت بوو ژ بۆ ڕێزگرتنی لە شۆڕەشە ژینە ئەمینی لە ئیرانێ و هەلبەت و یەکگرتن لە دیژی ڕژێمە تەهرانیش یحیە بەرزنجی لە شاهیادۆه لە نێزیک واشنگتن ئامادە بوو. یەکەم جارە پارتە کوردیەکانی کوردستانی ئێران لە پارچێکی دەڤەری ڤێرجینیا پێکەوە نەورۆز بکەن نەورۆزێکی بێ ئاهەنگگێڕان وەک هاودەنگی و هاوسۆزی دڵی زێدە بریندارەکەیان کە لە دوای شۆڕشەکەی ژیناوە بە سەردان کوردی دیکە بوونەتە قوربانی. دەستپێکردنی دروشمی ژن ئازاتی لە ڕۆژهەڵات و پەرستانی بۆ تەواوی ئێران و هەروها پشتیوانی حیزبەکانی ناوەندی هاوکاری کوردستانی ئێران نەورۆز جیاوازەکە ئەوە بوو هەموو کوردەکان بەیەکەوە لەگەڵ هەموو ئێران هاتنە سەر شەقام و بۆ ئەوڵین جار بوو لە ئێران دژ بە ڕەژیمی داگیرکەری ئاخوندی ئەو خەڵکە بێنە سەر جادە و بێنە سەر کۆڵانەکان شوحار بڵێنەوە هەر لەبەرە هۆکارش بکە نەورۆزی ئەو ساڵمان یەکگرتووی و یەک دەستی زیاتری پێوەریار بوو. شۆڕشەکەی ژینا لە هەموو جێیەکی ئێرانە و لەم بۆنەی کوردانی تاراوگەشت ئاڵای کوردستان و پۆستەری ژن ئازادی و قوربانیەکانی دیش لێرە بوون بە هیوای ڕۆژێک شادبوونەوە بە نیشتیمانێکی ئازاد. زۆر گەشتبین و بە هیوای ئازادی کوردستان بە هیوای ئازادی گەلەکەمان ژنانی کوردستان و برایان و پیاوانی کوردستان و امیدوارم کە نەورۆزیشان لێ پیرۆز بە هەر لێرەوە پیرۆزبیان لێ دەکەم بە هیوای ئازادی و بۆ هیوا کە ئێمەش بە ئازادیەوە بگەڕێنەوە سەر خاک و وەتەنی خۆمان. یادی نەورۆز پڕە لە ئاهەنگگێڕان و بە پیرەوە چوونی ساڵێکی نوێ بەڵام یادەکەی ئێرە زیاتر بزواندنی هەستی نیشتیمانی و جۆرێک لە پێکەوەی بوو. ئەوڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ جێژنی نەوروزێ هەموو ماڵە کوردەکان بە باوجودی وێلان لەبەر شۆڕەشی ژینای بڕێک تەڵخە وەزیەتی ئێرانێ و خانەوادەکانمان دیسانیش هەر بە دڵی شاد و بە ئومیدواری هاتوون لێرە لە پارکێک کۆبوونێتەوە هەموو دەستمان گرتووی شاڵە ساڵێکی تازە هەموو یەکڕا بە ئازادی پێکەوە دەگوزێرێنین. تازە هاتوومەتە ئەم منتیقەی دەوروبەری واشنگتن پێشتر لە ویلایەتی نیوجەرسی بووم لەوێ دانیشتوانی کوردی کەمتر بوو لێرە دانیشتوانی کوردی زۆرترە بۆیە لە مەرحەلەی شخصی خۆمدا لە مەرحەلەی پرسۆناڵدا بە تاکید جیاوازی هەیە بۆ من زۆر بۆ خۆم بۆ خانەوادەکەم لە دەوروبەری خەڵکێکی زۆرتری کوردین ڕسمێکی کوردانەتر دەبینین بە نەورۆزەکەیەوە بۆیە پێمان خۆشە لەگەڵەوەدا پێم وایە ئەو تەغیر و گۆڕانکاریانەی کە لە ئێران ئەمساڵ دەستی پێکرد کە ڕوو بداوە کورد پێشەنگی بوو هەتا ئەو ڕۆژ هەز دەکەم دیسان پێگەی کوردی بە قەوەتر کردوێتەوە لە کوردستانی ڕۆژهەڵات. یادی نەورۆز بەکەمی
بەسەر خەڵکی کووردا بێخۆ نیشاندان لەو ڕۆژەدا تێپەڕیوە کوردانی ئێرانیش وەک پشتیوانی لە شۆرشەکەی ژیناو هاوسۆزی لەگەڵ خەڵکی کوردستانەکەیان دەرکەوتن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری سەلڤێڵ، ویلایەتی ڤێرجینیا. بهیوی امیدین دمین خوش د برنامه سواهی دیسان یا کورد کنکشن امیگینک جبو پشکرنا جمارکا بابتین گریدای هریمی و بابتین نهاتاوی دمی هر شاد و بخت نور بنو خدا حافظ.